نیمچە دوورگەی سینا ساڵێکی پڕ لە توندوتیژی دەست پێ کرد بەوەی هەبوونی چەکدارانی داعش و گروپە چەکدارە جیهادیەکانی دیکەوە. لە سەرەتای ئەم ساڵەوە ئەو هێزانە چوار هێرشیان کردووەتە سەر سوپا و هێزە ئەمنیەکانی مسر. بۆ بزێوی و چالاکی چەکداری ئەو هێزانە لە سینا، چاودێرانی سیاسی دەیبەستنەوە بە هاوکاری بزوتنەوەی حەماسی فەڵەستینی لەو گروپە چەکداریانە. میسر لە ئێستا بەدەست کێشە و ئاڵۆزی ناوچە سنووریەکانەوە ناڵێنێ کە سنوورە لەگەڵ ئیسرائیل و بزوتنەوەی حەماسی فەڵەستینی کە پەناگەیەکی ئارامی بۆ داعش دروست کردووە تا لە شوێنی تر چالاک بن. بەڵام تا ئێستا زۆرینەی چالاکیەکانی لە ناوچە سنووریەکانە و نەیتوانیوە لە ناوخۆی شارەکانی میسر چالاک بێت. بەگشتی مسر دوو ساڵی ڕابردووی پڕبوو لە ڕووداوی ئەمنی گەورە، لەوانە کەوتنە خوارەوەی دوو فڕۆکە کە لە ئاکامدا 290 کەس گیانیان لەدەستدا و هەروەها چەندین بۆمبی چێنرا و بە باڵۆزخانە و کەنیسەکاندا تەقێنرانەوە لەگەڵ کوشتنی چەندین گەشتیاری بیانی. دکتۆر عەبدولجەواد مامۆستای زانکۆی ئەمریکیە لە قاهێرە. بۆ چوونی وایە داعش ناتوانێت وەکو عێراق و سووریا بکات لە مسر، بۆیە تاکتیکەکانی لەم وڵاتە جیاوازن. داعش لە میسر هاوشێوەی گروپە ئیسلامیە تونڕەوەکانی دیکە کە لە ڕابردوودا لە میسر هەبوون ئامانجی گرتنەدەستی دەسەڵات یان داگیرکردنی خاک و دروستکردنی دەوڵەت نییە، چونکە دەزانێت ئەوە لە میسر مەحاڵە. بۆیە پەنا بۆ هێرشە باوانە دەبات کە لە ساڵانی 90ەکاندا کۆمەڵە ئیسلامیەکان دژی دەوڵەت ئەنجامیان دەدا. ساڵێک تێپەڕی بەسەر ئۆپەراسیۆنی مافی شەهید لە ناوچەی سینا لەلایەن سوپای مسرەوە کە هەڵمەتێک بوو بۆ کێوماڵکردنی گروپە ئیسلامیەکان لەو نیمچە دوورگەیە. زانایانی ئاینی لە مسر بوونەتە بەشێک بۆ ڕەوانەوەی کاریگەری چەکدارە ئیسلامیەکان. مفتی مسر لەم بارەیەوە بڵاوکردنەوەی هۆشیاری ئاینی بە گرنگترین چەک ناو دەبات. فکری داعش و گروپ و ڕێکخراوە تیرۆریستەکانی دیکە پێویستیان بەوەیە لە زۆر ئاست و بە زۆر شێوە ڕوبەڕووی بینەوە. ڕوبەڕووبوونەوەی داعش لە ڕووی فیکریەوە گرنگترە وەک لە ڕوبەڕووبوونەوە لە ڕووی ئەمنیەوە. پێویستە هەوڵەکان هەمووی یەک بخرێت بۆ لە ناوبردنی تەواوەتی داعش. يجب تضافر كافة الجهود. هەرچەندە ناوبەناو داعش و گروپە چەکدارەکانی دیکە دەستیان دەگات بە قایرەی پایتەخت، بەڵام سینا بۆ تەمەڵبەندێکی باش بۆ داعش و ئەو گروپە ئیسلامیانەی کە باوەڕیان بە خەباتی چەکداری هەیە دژی دەوڵەت. فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی مسر ڕایگەیاند تەنها لە 3 مانگی ڕابردوودا توانیویانە دەست بگن بەسەر 1000 تەن تەقەمەنی و ملیۆنان دۆلار و جونەیهی مسریدا کە لە بەردەستی ئەو گروپانەدا بوون کە لە سینا چالاکی سەربازی دەنوێنن. تیرۆر لەو کۆمەڵگایانەدا گەشە دەکات کە بەدەست نەخوێندەواری و هەژاری و ئاڵۆزی سیاسیەوە دەناڵێن. لە ئێستاشدا وەک چاودێران دەڵێن وڵاتانی ئەفریقا و بە تایبەتی مسر ژینگەیەکی لەبارە بۆ گەشەکردنی تیرۆر. سەنگەراغا NRT قاهرە.